ئێوارەتان باش من سامان بەشارەتیم بەرنامەی حەوت پرسیارتان پێشکەش دەکەم. یەک دوو ڕۆژە قسە و باز زۆرە لەسەر ئەو گرێبەستەی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ دوو کۆمپانیا ئەمریکی کە واژۆی کردووە لە بواری وزە. کاردانەوەکان هەرزوو دەرکەوتن. وەزارەتی دەرەوەی ئەمریکا هاتە سەرخەت کە پێیوا بوو یا پێشوازی لە ئەم ڕێکەوتنەکرد وتی ئەمە هەنگاوێکی باشە یاریمی کوردستان ناوێتی لەگەڵ کۆمپانیا ئەمریکیەکان. هەروەها لە قسەیەکی دیکەیاڵێ ئەمە دەبێتە هۆی بەرهەمێنانی غاز و سوودی دەبێت بۆ گەلی ئەمریکا و عێراق. بەڵام لە پاڵەوەشە وەزارەتی نەوتی عێراق هاتە سەرخەت و گوتی هەرێمی کوردستان نابێ سربەخۆیانە ئەم جۆرە گرێبەستانە بکات، ئەمە یاسایی و نادەستوریە. بەڵام هەر بەپێی بڕگەی دەستوری کە لە 15 هاتووە دەڵێت حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانێت بە پرسی حکوومەتی عێراق ئەم جۆرە گرێبەستانە بکات. واتە کارێکی نادەستوری نەکردووە. هەرچەندە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان مەسعود بارزانی هەزوو گوتی ئەم گرێبەستە لەگەڵ ئەم دوو کۆمپانیایە هی پێشترە، بەڵام کۆمپانیەکان گۆڕاون و ئێستا دراون بە دوو کۆمپانیای دیکە. واتە کارەکە هەر لەم دوو ڕۆژە نەکراوی پێشترە، بەڵام گۆڕانکاری لە کۆمپانیەکان کراوە. لە ناوخۆشدا هەندێک سەوباس هەبوو لەوەی کە ئەم گرێبەستە 25 ساڵەیە هاوشێوەی گرێبەستی 50 ساڵەی نەوت زەحمەتی و ناڕەحەتی جارێکی دیکە بۆ کورد دەهێنێتە ئاراوە. تاکە لەسەرەوەیە کە پێشتر ئێمە کاتێک نەوتی هەرێمی کوردستانمان هەناردەی بەندەری جیهان کرد، بودجە و موچەی هەرێمی کوردستان لەلایەن بەغداوە بڕا. ئێستا ترسێک هەیە کە تازە خەریکە کێشەی موچە چارەسەر دەبێ، بەم گرێبەستە جارێکی دیکە ئەم کێشەیە ڕوو بداتەوە و موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان لەلایەن حکوومەتی عێراقەوە ببڕێت. بەڵام ئەمە جارێ ڕوون نییە، چاوەڕێی ڕووداوەکان دەکەین. حکوومەتی هەرێمی کوردستانیش خۆی لەسەر پێی خۆی وەستا و دەڵێت ئەم ڕووداوە بە هیچ شێوەیەک ڕوو نادات. تاوەکو ئێستاش ئەوەی کە چاوەڕێ دەکرێت سەرۆکوەزیرانی عێراق هیچ لێدوانێکی لەم بارەیەوە نەداوە. هەروە قسەش لەسەر پێکێنانی کابینەی نوێ دەکەین کە ئەمڕۆژ کۆبوونەوەیەکە بوو لە نێوان هەردوو لیژنەی هاوبەشی پارتیوێچێتی لە هەولێر بزانین چی ڕوودەدا کە کابینەکە پێک دێت. من ئەمشۆ بە خۆشحاڵیەوە بە ڕێز ئاری هەرسینم بانگشتی بەرنامەکەم کردووە بەرپرسی لقی چواری پارتی دیموکراتی کوردستان. کاگاری زۆ بەخێر بەخێر سەر چاوەڕ. جەنابیشت ڕەنگە ئاگادار بیت، ینی لەم یەک دوو ڕۆژە ئەم گرێبەستە کە کراوە قسە و باسی زۆر لەسەر کراوە. ینی ئەوەی بۆ خەڵک تۆزێجێی گومان بوو دەگوترا هەندێک لە مەوزوعی واژۆکردنەکە لە ڕووی پرۆتۆکۆلی و ڕخنەی گیرە ئەم مێزە چەرچەفێکی پیادراوە و شوێنەکە دیار نییە کوێیە و بەڵام حکوومەتی ئەمریکا هیچ قسێکی لەسەر ئەمە نەکردەوە. بەڵام هەر ئەمڕۆ وەزیری دەروی ئەمریکا ئەڵێ پێشوازی لە گرێبەستی هەرێمی کوردستان و کۆمپانیا ئەمریکیەکان دەکەن. یعنی ئەمە دەریخست کە فعلەن حکوومەتی ئەمریکا ئاگاداری ئەم گرێبەست. بەڵێ ڕاستە. خەڵک لە چی دەترسێت لەم جۆرە گرێبەستانە؟ زۆر سپاس کاک سامان. ئەزانی جارێ ئەوەی کە جەناب وت خەڵک، من قەناعەتم نییە خەڵک بێ، من قەناعەتم هەیە مەجموعەیەک خەڵکن کە مەجموعەی وتارنووسن لە سەرێکەوە کە خۆیان لە سەنگەری معارەزەیە ئابینن، ئیتر چاک بێ و خراپ بێ ئەوان هەر 400-500 کەلیمەکەی خۆیان نووسن و لە ستونیەکە لە شوێنێ لە سایتێ لەمانەیە بڵاویەکەنەوە. ئەوەی تر هەندێک لەوانەی کە خۆیان بە ئۆپۆزیسیۆن نەزانن بۆ مەرامی بڵین پرۆپاگەندەی سیاسی ئەمە بەکارێن. ئەجینا شتەکە ڕوونە، یعنی چ مناڵێک بڕا بۆ قسەیەکە بڵێ وەڵاهی مەسعود بەرزانی چۆ بۆ واشنگتۆن و لەوێ گرێبەستی لەگەڵ دوو شەریکەی نەوتا ئیمزا کردەوە حکوومەتی ئەمریکاگەی لێ نییە. یعنی کێ بڕا بۆ قسەیەکە؟ هیچ کەس بڕای پێ ناکە. دوو
دەوڵەتی ئەمریکا بای ئەوەندە دەسەڵاتی هەیە کە ڤیتۆی ئەم جۆرە قەراردادانە بکە ڕێگەی لێ بگرێ. فارزەڵەن سکوت نیشانەی ڕێزاست، بێدەنگی معنای ڕازی بوونە لە ئەوڵا بێدەنگ بوون وەکو جەنابەت فەرمووت ئەوە ئەمڕۆ وەزارەتی خارجە بە فەرمی ڕێی ئەمریکای ڕاگەیاند، یعنی کەواتە ئەو قسە و باسی کە ئەکرێت کە بەداخەوە بە ناوی خەڵکەوە ئەکرێ خەڵک ئاگای لێ نیە لەبەر لە هیچ کۆمەڵگەیکی دنیاە شتیوانیە تۆ 100% دانیشتوانی وڵاتەکە و مەحەلیلی سیاسی بن. خەڵک موچەی ئەوێ خەڵک کارەبایەوێ خەڵک ئاوی پاشێوێ لە ماڵەکای بیخواتەوە ڕێگەوبانی باشێوێ خستەخانەیەوێ مەکتەبیەوێ و ئەمنیەتێوێ. ئیتر ئەمە چۆن تەمینەکەیت؟ ئەمە ئیشی حکوومەتە. بۆیە ئەو قسانی کە ئەکرێ بۆ جۆرەیە کە عەرزم کردی. باشە خەڵکیش تۆ نی بڵێن حەق بە خەڵکیش نادێگە ترسێکی هەبێ لەوەی کە ئێمە من لە پێشەکەی شاوتە ئێمە هەناردەی نەوتمان دەست پێ کرد کێشەی داراییمان بۆ دروست بوو لەلایەن بەختاوە، ینی جارێکی دیکە خەڵک ناوێت تووشیە و دۆخە بێتەوە. آخر کات ئەدا ئەزانی بە عەرزەکەم بەڵێ جارێ پێش هەموو شتێ ئایا ساڵی 2014 مانگی یەکە عیبادی ئەو میزانیە حکوومەتی مالیکی و دوای عیبادی مالیکی دوای عیبادی کە میزانیەی یا بڵێن قوتی خەڵکی هەرێمی کوردستانیان بڕی لەسەر عەقدی نەوت بوو یا مۆزوعێکی سیاسی بوو و ئەگەر لەسەر عەقدی نەودیش بوو بێ دیسان سیاسیە بووە لەبەرەوەی ئەوان ترسی ئەویان هەبوو کە کورد ئەگەر سامانی ژێر زەوی بەدەستی خۆی بێ خۆی معاملی پێوە بکە وردە وردە لە ڕووی ئابوووریەوە بەرەو پێشەواچێ ئەم بەرەو پێشچوونە ڕووبا لەوانەیە کورد هەر بە مۆزعی ئێستا ڕازی نەبێت کە بەشێک بێ لە عێراق و ژێردەستەی عەرەب بێ لەوانەیە بیر لەو بکاتەوە چارەنووسی خۆی بەدەستی خۆی دیاری بکە سەر بەخۆی. جا مەسەلە زیاتر ئەوەیە ئەمە یەک دووهام ئەوە بۆچی دووبارە نابێتەوە. جارێ پێش هەموو شتێ با واقعبین بین لەگەڵ یەکتریا، یعنی حکوومەتی عێراق ئەوەی لە دەستی هاتووە بەرامبەر خەڵکی کوردستان ئەم دەوڵەتی بڵێن ئەم حکوومەتانەی کە لە دوای 2023 تەشکیل حکوومەتەکانی پێش 2023 بە جینۆساید و بە شیمیایی باران و بەمانە کردیان. حکوومەتەکانی دوای 2023 لە ڕێگەی بڕینی قوتی خەڵکی کوردستانەوە ئەمایان کرد. جەنابەت دەزانی هەموو مانگێک بیانوێکمان پێگرن دوجار حەقا میلەتێک ئێمە باسی میلەتی ئەەکەین، باسی قەزایەک ناکەین، باسی کۆمپانیا ناکەین، باسی حیزبێک ناکەین. میلەتێک حەقا لە ژیانی خۆیان حتمما پلان بی و سی هەبێ. میلەتی بێدەوڵەت ئەڵێم من ئێمە میلەتێکی بێدەوڵەتین. ئەو پەڕی دەوڵەتی عێراق چی بەرامبەر ئێمە توانێ بکە، یعنی چیمان بەرامبەرەکە. جاری ترێ چێ یعنی موچە نانێرێ باش موچە نانێرێ ئێمە بەدیلمان هەیە یەکێک لە بەدیلەکانەوەی کە بکشێنەوە لە بەغا لەسەر پێی خۆمان بۆستین باش و لە لۆبیەشی نێودەوڵەتیە بەم جۆرە قەراردادانە کە هەرێمی کوردستان زۆر دەوڵەمەندە بە غازی سروشتی و سەرچاوەیەکی باشی ئابووری ئەبێت بۆ هەرێمی کوردستان وردە وردە دەست پێ بکەین بیر لەو بکەینەوە کە ئایا حەزمان لێ چارەنووسمان بەدەست عەرەبێکی شۆڤێنیست بێ لە بەغا یان چارەنووسمان بەدەستی خۆمان بێ. بەڵێ ئەوە باشە ئەو بەدیلەکەی ئەگە باشە هەرێمی کوردستان جارێکە ئەتوانێت بۆ نمونە زامنی موچە خۆران بکات، ینی بەو هەنگاوی کە جەنابەت باسێکە بە قەنەعەتی من بەو هەنگاوە کەمە پێشتر تەجروبەشمانە بوو نی موچە و ڕوعبە موچە و موچە ئەبڕاو ینی بەو کەم و کوڕی ئەدرا. ئەزانی چۆنە بە قەنەعەتی من حکوومەتی هەرێمی کوردستان ئەتوانێت بە باشی ئیدارەی هەرێمی کوردستان بە موچەی موچەخۆرانیش تەوزێ بکە، بەڵام کۆمەڵی مەرجی تایە. بەڵێ ئەمە لە خۆڕانایەت یەکێک ئەبێ پلانێکی ئابووری باشی هەبێ بەڵێ و تۆکمەی هەبێ کە نێڵێ بکن و کەلەبەری گەندەڵی تیاابێ بۆ سوء ئیستیفادە لە میزانیەی حکوومەتی هەرێمی کوردستان بکرێت لە پێشا بۆ حیزب بەڵێ جا بۆ شخصی. بەڵێ ئەوە دوو سێهەم لە هەمووی مهمتر بەڵێ بەڕەو ڕووبوونەوەی دوژمن و نەیاری خۆت گرنگترین فاکتەرەوەی کە تۆ لە ناوخۆتا یەکبی. شەرت نییە لەسەر هەموو شتەکان متەفیق بی، شەرت نییە نوسخەی یەکتری بی هەرناش بێوابی، بەڵام هیچ نەبێت لەسەر دووشت کە من ئەوەنگە وتۆتەوە دەوانێت زۆربەی خەڵک لەبەری بێم قسانە لەسەر دووشت لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی
ئامۆسایانی ئاینی لەسەر دووشت بەیەکەوە متتەفق بین بەرژەوەندی گەل سەروەری خاچی پیرۆزی کوردستان ئەمانە موجود بن بە پلانێکی تۆکمەی باشی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە شەشەی موچەمان نابێت رەما بێ حکوومەت و حیزب دەسەڵاتدارەکان ئەمە نەک بەس حیزب دەسەڵات خەڵک قسێک لەسەرەوەی کاگاری یعنی خەڵک ئەگە بۆ نمونە برسی بێ گیرفانی بەتاڵ بێ چه ئەتیمایەکی بۆ خاک و بۆ نەتەوامێنێ ئەی باشم پرسیارەکەی تۆ عکسەکەمەوە باش زمانی سەدام موچە هەبوو خەڵک بۆ شێت بوو چۆ شاخ ئەخرەوە جیاواز بوو ینی هەنگاو جیاواز نەنا ئەگەر باشە ئەیان گوت بۆ ئێمە بۆ ئازادی چوینەتە شاک بەڵێ وایە بەڵام ئازادیەکە بەدەستمانێنا و ساتوین تۆ برسی بووین یا کۆمەڵی خەڵک بەرژەوەندی کۆمەڵی خەڵک وای لاتۆ بۆتە ملیۆن لەر و ملیارد و خەڵکێکیش ئەوەیان ئەمەی ئەخیرێ زۆر تەواوە و زۆر لە شوێنی خۆیەتی بەڵام من وەکو چۆن دان بەمەیانێم فعلا مەزموعەیە خەڵک بوون بە ملیاردێر لەسەر حسابی میلەت لە ژێر عەبای سیاسەتکردنە و بە شعاراتی شۆڕش گێڕانە بەڵام لە عینی کاتە مەرامی باشیش زۆرە ئێستا من زۆر بڕام بەم پلانانەی و بە ڕوئیای کاک مەسرور بارزانی هەیە کە بڕۆیە بە چاکسازی هەیە و بڕینی ئەو دەستانەی کە ئەوەنە چاوچنۆکن دەزەبن بۆ مڵکی میلەت وە شتێک لە هەمووی گرنگتر ئەوەیە تۆ ئەبێت ئەو ڕاستیە بزانی ئەگەر هاتوو بڕیارتدا لەسەر پێی خۆ بوەستی ئەبێت تەسحیە بی ئێمە جاران تەسحیەکەمان بە خوێن ئەدا بەڵام ئێستا مەسەلەی شەڕەتفەنگ نییە ئێستا مەسەلەکەوەیە ئەبێت دان بە خۆمانە بگرین تۆ فترەیەکی زەمی بین بۆ نمونە برسی نەبیت برسی بەو معنایی کە نان نەبێ بیخۆی نا بەڵام بەو معنایی کە من موچەکەم ێستا بۆ نمونە بڵێ ملیۆنە دینارە باش بۆچی لام تەبیعی نەبێ ئەگەر هاتوو هیچ گەیشتە مریشکە ڕەشە هیچ مەجالێکی مفاوزە لەگە بەغایە نەماو ئەو هەرویستی تۆ کۆی لێ ئەو بیت و وەکو سوالکەر سەیری کردی بیر لە پلانی بی بکەیتەوە با موچەکەی من لە ملیۆنە کۆ بێ بە 750 دنیا خراپە بێ ئێ باش وڵای لێ مێشکە برتم بۆ شوێنێکی کە ئەم قسەکە جوانە ینی بۆ خەڵک بەڵام خەڵک ئەوەش هەبینێ بەڕاستی کۆمپانیەکانی حیزب و ئەوانەی کە بە چواردەوری حیزب یا ئەوانەی کوڕە مەسوول و بەرپرس و ئەمان ملیۆن لەرن پرۆژەی بازرگانیانێ ئەی بۆ ئەمانە بەکار ناهێ بۆ میلەت لەبەرای ئەمانە بۆی کە بن سەلمان کردی لە سعودیە بەڵێ ڕاستە بەڵام با یەک شتە پێ بڵێم بەشێکەوە کراوە ینی بە بێدەنگی کراوە بەڵام کراوە نەزانم کراوە لەوانەیە پارە لە سەرمایهدار وەرگیراوە لە بەرژەوەندی خەڵک بەڵێ ڕاستە لە بەرامبەر ئەوەی کە ئەو فەزایی بۆ دروست کراوە کە تۆ دەوڵەمەند بی لە سایه حکوومەتی هەرێمی کوردستانە لە وڵاتان زەریبە ئاەن تۆش لە کاتی پێویستە هاوکاری حکوومەت بکەیت ئەمە یەک دوو هەم یەکشتی تر پێ بڵێم ئەم بەرنامە تۆکمەیی کە لە کابینین و هەما دەستی پێکردووە بۆ چاکسازی بەشێکی بڕیوە ئەو بەشەی کە تۆ ئێڵێیت مەسەلا حیزب یا ئەوانەی حیزبین باوا بڵێن هەندێک لەوانەی کە حیزبین و دەسەڵاتیان هەیە سوئیستیفادە ئەکەن لە دەسەڵاتی خۆیان بۆ خۆ دەوڵەمەندکردن لە کابینەی داهاتووە شاهدی هەمومان شایەتی ئەوە بین کە بزانە حکوومەتی هەرێم بە چه بەرنامەیەک دێت بۆ ئەوەی کە بە هیچ جۆرە ڕێگە بە هیچ کەسێک لە هیچ حیزبێک لە پێشا پارتی نەدرێت کە خۆی لە سایەی حکوومەتی هەرێمی کوردستانە دەوڵەمەند کا لەسەر حسابی خەڵک زۆر باش ئەگە بین وسە گرێبەستەکە کاگاری ئایا ئەم گرێبەستە ینی خۆ زۆر جار هەیە دەگوتێم دەنگە ناڕازیە ڕەنگە یەکێتی بێ دروستیەکە بە بۆچوونی جەنابێ لەم جۆرە گرێبەستانە ئەکرێ بۆ نمونە یەکێتی بێ ئاگا بێ یا ئاگای لێ نەبێ نا لەبەر یەک دوو هۆکاری بەسیت یەکەم حکوومەتی لە ناو لەم سنوورە ینی غازەکە بەڵێ زانم جارێ پێشەمو شتێ حکوومەتی هەرێمی کوردستان بەس لە پارتی پێک نەهاتووە لە پارتی وێچێتی و لایانی تر پێک هاتووە بەڵام بە جومگە سەرەکیەکانی ئێمەوەی شێتین ئەمە یەک دوو هەم جەنابی کاک ئامانز ڕەحیم لەو وەفدایە کە چوو بۆ ئەمریکا کە پارتی نییە
و نابێ یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی بە بێئاگا بزانێ لەم عەقدانە ماشەڵڵا یەکێتی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان تۆزێ ینی زۆر سەریعەن لەو کردارانەیە ئەگەر لە دوێنێەوە تا ئێستا پێیان وا بواە کە ئەمە شتێکە لە پشتی سەری ئەوانەوە کراوە بە پشتی بەردەوە بە هیچ جۆری ئاگایان لێ نییە ئەبوو مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بەیاننامەیەکی بڵاو کرداتەوە بیوتای خەڵکی کوردستان ئێمە ئاگامان لەمە نییە ڕەنگە ئێستا خەڵک بپرسێ بڵێ یا بەبیری دێتەوە لە بانگەشەی هەڵبژاردن کاک پاڤڵ دەیوت من غازەکە ناڵم بە دەردی نەوتەکە بڕوە بەڵام ئێستا دەفێنێ بە دەردەکە ئەبرێانی جیاوازەکە چی ینی یا ئەتوانم پرسیارێکی ئاسانەکەم بۆ نمونە پارتی چ سەحرەکە زوو قەنەعەت بەیەکێتێنێ یانی سەحرەکەی لە چیە بۆ نمونە لە مەوزوعی هەژماری مناو خۆتە زانی کە بانگەشە کرا بۆ تەڵتین ئەمان دژی هەژماری من بوون بەڵام ئێستا ئەوە تا یەکێتی لە پارتی سووترە لەوەی کە بێ هەژماری من فەرمانبە پڕیکاتەوە لە مەوزوعی پرۆژەی ڕووناکیە یەکێتی دەستخۆشیەکە وەڵێ پرۆژێکی زۆ باش لەمەی غازەکەیژە وەکو جەناب تەڵەی بێدەنگ و ڕازیشن بەڕاستی نوێنەریشانێ ئەمە چۆن بۆ نمونە جیاوازیەکەت چێ یا توانم بڵێم کاک پاڤڵۆکو خۆیوت ئەو کاتێکە ئەمە بانگەش ئێمە سوحبەتمانە کرد ئەمە سوحبەت بوو بێ یا بەڕاستی ئەمە قەزەیەک بۆ لای یەکێتی و پێداگیری لەسەر کرد نا ئەزانین چیە خوا سەلامەتی کایانی کاک باڤێڵ ئەمر درێژە ئینشەڵڵا وەکو هەندێک لایەنی تر ئەوەی ئەو تونترین زمان کە لە قووەتیا بوو بەکاری هێنا لە کاتی بانگەشەی هەڵبژاردنە ئێوەش پێتانوا بۆ ئەمە توند بوو ئەم بانگەشێکی تون بانگەشێکی تون بوو بەڵام ئێمە لەوە تێگەین کە ئەمە نەک لە کوردستان لە هەموو دنیامە هەیە و نەریتێکی سیاسیە تقریبا لە هەموو عالم کە من هەڵەسم هەتا بوختان بۆ یەکتری دروستکردنەوە مانەشەیە بەداخەوە ئەمە ئەو کەرسانە بوون کە بەکاریان هێنا لە کاتی هەڵبژاردن بۆ کۆکردنەوەی من ئەڵێم نا باوانەڵێم باخسەکەی خۆم ڕاستکەم لەبەر دوو هۆکار هۆکاری یەکەم ئەوە بوو کە ئیش لەسەر ئیحساساتی ئەندام و هەوادارانی یەکێتی نیشتیمانی کوردستان و خەڵکی دەروەی شەتی بکەن بۆی کە دەنگیان بنێ دووهەم بۆ ئەوە بوو کە لەوری کەوادر و هەواداران و دۆستەکانی پارتی بن ینی بۆیە ئێستا بانگەشەی هەڵبژاردن تەواو بووە ئیشیان بەوە نەماوە باش ئێستا ینی ئەو کە من بە شتێکی زۆر باش ێزانم ئەمە بەتەعن نایڵێم بەڕێی من یەکێتی نیشتیمانی کوردستان هەنگاوێکی زۆر نیشتیمانی ئەنێت کە پشتیوانی لە هەژماری منەکە یەکێتی نیشتیمانی کوردستان هەنگاوێکی زۆر نیشتیمانی ئەرێ کە پشتیوانی لە ڕۆشنایی و یا بڵێن کارەبای 24 ساعاتیەکە دیسانەوە یەکێتی نیشتیمانی کوردستان هەنگاوێکی زۆر نیشتیمانی ئەنێت زۆر عاقڵانە ئەنێ کە پشتیوانی لەم گرێبەستانەکە لە خزمەتی خەڵکی کوردستانایە ئەخر ئەگەر تۆ وەسامە لە بەردەم هەڵبژاردنێکی نوێی یخۆ ڕەنگە بانگەشەی هەڵبژاردن دیسان دەست پێکاتەوە بۆ نمونە کەرەستەکانی بانگەشەی هەڵبژاردن چی ئەبێ بۆ نمونە بۆی چی ئەبێ ئەوەی کە ئەو کاتە بۆ نمونە ئەمانەی لە بەردەست بوو کە دژی پارتی بەکارێن ئەو کاتە شەرحی ئەو ئاکا بۆ خەڵک کە بۆ کارێک بۆچی هەژماری من شتێکی باشە بۆچی ئەم سیستەمەی بۆ کارەبای 24 ساعتی دانراوە شتێکی باشە و ئالیاتەکانی بۆ باشن ینی میکانیزمەکان بۆ دروستە بۆچی لە شوێنی خۆیەتی قازانجی ئەم دوو گرێبەستەی کە لە ئەمریکا کراوە بۆ خەڵکی کوردستان چییە ئەو کاتە شتان ناڵێ ئەو کاتە پیانەڵەیە کە ئێمە بەم پارەیەکێت جگەلەوەی کە موچ ئەتوانین بین ئێمە ئەتوانین وڵات ئاوادانکەینەوە مەسەلی ڕێگەوبان مەسەلی هەتا دروستکردنی سیستەمێکی مواصلاتی باش لە بواری پەروەردەیە یان بەرەو پێشەوە بچین لە بواری تەندروستیا بەرەو پێشەوە بچین چۆن باشە ئەم گرێبەستە کاگاریانی لە ڕووی هەم سیاسی لە هەم لە ڕووی داراییەوە تا چەندێ بۆ نمونە پێگەی هەرێمی کوردستان لە دنیا بەهێزەکە ینی هەم ئەمریکا هەم بەغداش کە ئێمە پێشترەمان و ینی پێگەمان لاوازە بەرامبەر بەغدا اینجا من ویستم ئەوە خۆ قسەکە و کرد ئەجینا ویستم لەوە دەست پێ بکەم زۆر خەڵکی کە خۆیان بە خوێندەوارەزان و ساحب قەڵەمن زۆر جار لە وتارەکانیانە باسیەوەکەن کە هەرێمی کوردستان سمعەیەکی باشی نییە لە عالەمە ئەمان لەلایە ئۆماڵێن لەلایەکە ئێمە بینین ئەم هەموو قوسڵخانەیە لە هەولێر هەیە بەم ڕۆژگارە
دیپلۆماتکار و وەزیر و سەرۆک وەزیران و ڕئیس جمهوری وڵاتان دێن بۆ هەولێر و سەردانەکەن هەرێمێک ئەگەر سومعی باش نەبێ ئەم هەموو عیلاقاتەی لەکۆ بوو. مەسەلا تۆ سەیری کە لە یەک کاتە جەنابی کاک نەچیروان سەرۆکی هەرێمی کوردستان لە تارانە لە عینی کاتە جەنابی کاک مەسرور بەرە ئەمریکا چێ لەگەڵ وەفتێکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ واژی کوردنی ئەوانە. اینجا ئەمە بۆچی پێگەی هەرێمی کوردستان لە ئێستا بە قۆتە؟ بۆچی بە قۆتریەکە؟ لەبەرەوەی سیاسەتی غاز لە پاڵ نەوتا تەبعاً یەکێکە لەو پرسانەی وزە کە لە عالەمە باەخی زۆری پێیرێ لەبەر زۆر هۆکار. لە دوای شەڕەکەی رووسیا و بڵێن یوکراین ئەوە تۆزی خەلەلی تێکەوت بۆ لە بری غازی ئەوروپا رووسیا تامینیەکە وەکو ئەرزانن زۆربەی یەشێتی ئەوروپا پشتیوانی لە یوکرانیاکە بۆ ئەوەی بەدیلی رووسیا هەبێ ئەو غازە پێگەی هەرێمی کوردستان زۆر بەخۆ دەکا. وەڵام سەرقاڵێەوە بووم حەزم کرد قسە ینی ئەو هەواڵم دەرێنە کە وەزیری دەرۆت ینی ئەم ئێوارەیە قسەی کرد ینی ئێوارە بە کاتی ئێمەیتە بە کاتی وڵا نازام کێگە ئەڵێم دوونێکی ئەو پەیوەندی لەگەڵ عێراق هەمانە بریتە لە ڕێزگتن لەو ئەتۆمی کورد هەیەی تۆ لەسەر ئەمەچی ئەمە بەڕاستی هەست ناکەی هەنگاوێکی نوێ لە کابینەی نوێی ئەمریکانی بەرامبەر بە کورد هەنگاوێکی نوێی سیرکە هەنگاوێکی ئەمجاتخوا باوش ئەڵێ بە بەرپرسانی عێراقمان گوتووە پەیوەندیەکی باش و نزیک لەگەڵ کووردا دەبێ هەبێ ئەمجا لەگەڵ ویلاتێ ئەو کاتە لە پەیوەندیەکەتان بەهێز دەبێت لەگەڵ ویلاتەی گوتوەکانی ئەمریکا. ئەمە وەزیری دەرەوەی بۆ نمونە ئەمریکا. بەڵێ ڕاست یعنی مەبەست هەستەکەن جۆرێک لە جۆران گۆڕانکاری لە بەرژۆندی کورد لە ناوچەکە خەریکە ڕوئەیە ئەزانی خۆی ئەو گۆڕانکاریانە چۆنە لە هەموو ئەگەر سەری هەموو تاریخی بەشەریەت بکەیت نەکرد لە شەرقی ئەوسەد لە هەموو ناوچەکانی لاتین ئەمریکا لە ئەفریقا لە جنوبی شەرقی ئاسیا لە ئەوروپا لە ئەمریکا ئەگەر سەیری بکەیت جارجارە تاریخ هەندێک شەپۆل و ڕەشەبای عجایب لەگەڵ خۆیان هێنێت لەمەیە سیاست ئەبێ خۆی بگونجێنێ لەگەڵ ئەو گۆڕانکاریانە هەروەک جەناب دەزانی دوای ناڵم تەواوبوونی بەڵام کەسبوونی قووەتی داعش مەسەلەی فەڵەستین و هینی ئیسرائیل ڕوخانی ڕژێمی بەشار ئەسەد گۆڕانکاری بەسەر ئێرە هات لە عینی کاتە سەری ئەو تەوقیتەکە گۆڕانکاری لەسەر ڕئیس جمهوری ئەمریکاش هات دۆناڵد ترامپ بوو بە ڕئیس جمهور طبعا حتما کابینەکەی ئەم سیاسەتێکی جیاوازی هەیە لەوەی پێشوو خۆی ئێمە لە شەرقی ئەوسە دەژین نیشتیمانەکەمان دراوسەی ئەو وڵاتانەیە کە کێشەیان لەسرە مەسەلا تورکیا کێشەی لەگەڵ پەکەکە هەیە وڵاتی ئێران هەیەی لەگەڵ غەرب و لەگەڵ ئەمریکایە سووریا لەگەڵ ئیسرائیل ئەمانە هەمووی بەیەکەوە یعنی پاکێجێک ئێمەش دراوسەی ئەمانەین بۆیە هەر گۆڕانکاریەک بەسەر ناوچەکەیا بێ کاریگەری لەسەر ئێمە بێ بە دوو شێوە ئەگەر خۆمان لێی نەزانین بە شێوەیەکی سلبی تەسیری ئەبێ لەسەر ئێمە یعنی ئێمە هیچمان بەر ناکەوێ یا هیچ خێرێک نابینین لەم ڕەشەبایەی یا لەم شەپۆلە تاریخی کە تازە لە شەرقی ئەوسەتا لە ئارایە ئەمەڕۆ سەر دووەمەکە لە یەکەمەکە ینی مەبەست ئێمە کێ کورد مەبەست یەکڕیزی ناوماڵی کوردە ینی کورد خۆر پێک ناتۆ لە پارت وانە من باسی میلەت مەبەستم ینی ئەگەر تۆ جاری وایە دەگوترێ ڕەنگە خراپی پەیوەندی نێوان پارتی و یەکێتی یا لایەنەکانی کەش دۆخەکە خراپترەکە ئەمە ڕەنگانەوەی هەر لە بەغدایشدا بووە کاکە سامان نەک ڕەنگە 100% وایە قسەی تۆ 100% وایە ئێمە لەم کاتی یعنی لەم وێزگانی مێژووە پێویستە من وەکو ئەندامێکی پارتی بڵێم ئەمە پارتی بۆ ئێرە جارێ میلەت و نیشتیمان ئەمە مقدسە ئەمە مقدس نییە حیزب مقدس نییە جەنابی سەرۆک بارزانانی فەرمووی حیزب وەسیلەیە یەشێکی یەشێتیە بێ وا بڵێ ئەبێ ئێمە ئەو قووەتانەی کە هەمانە چەند متەواضعیش بێ گرەی بدەین بەیەکەوە بۆی زۆر بەقووەت بین ببین بە مشت
یعنی پەنجە نەبین بە ئاسانی بشتێنرێ. بۆیە لەم گۆڕانکاریانی کە لە شەرقی ئەوسەط تا ڕۆیە ئێمە وەکو ئەبینیت لە ئێستاە ئێمە فاکتۆرێکی گرنگین نابێت لە چیز خۆمانی بین. ئەمە فرسەتە، فرسەت هەموو ڕۆژێ نایەتە بەردەرگای ماڵەکە. بۆیە بە ئۆپۆزیسیۆنەوە، بە پارتیتەوە، بێشێتیتەوە، من لەوەڵی قسەکانمە وتم بە مامۆستایانی ئاینیەوە ئەبێ لە ئاست بەرژەوەندی خەڵکی کوردستان و سەروەری ئەم خاکە پیرۆزە ئەبێ یەک بین، با لە شتی ترا ڕقمان لە یەک بێ، ئەو مشکلە نییە، بەس لەمە ئەبێ یەک بین. باش ئەمە چانە کاریگەری لەسەرەوە بێ ئێمە کە خۆت دەزانیت لە بەردەم پێکێنانی کابینی نوێیە. بەڵێ هەنی دەگوترێت جۆرێک لە جۆرەکان ناکۆچی هەیە لەسەر دابشکردنی پۆستەکان، هەرچەندە ئەم ڕۆژ ینی شاندەکە کۆبوونەتەوە. بەڵێ قسەی کاقوبادە لە نزیکی لەیەکەوە کۆبوونەوەکە زۆر باش بووە، بەڵام ئەمە قسەی میدیایە تەناکاری، ینی بەڕاستێکە پێم بڵێ ناکۆکیەکەت لەسەر چییە؟ یا ئەکرێت کۆک بن و خۆیان بەم شێوەیە پیشان بدرێ و دەگوتێت دوای هەڵبژاردننی پەرلەمانی عێراق لەگەڵ پۆستەکانی عێراقا بە یەک پاکێژ مەناقشی لەسەرکرد. سەیریکە من طبعاً ئەندامی ئەو وەفدەنیم بە دڵنیای، بەڵام بیاگایش نیت. سەیریکە زانیاریەکانی ئێمە من وەکو مەسوول لقێ وەکو چۆن مەسوول مەڵبەندێک زانیاریەکانی چەنە، منیش زانیاریەکانم ئەوەی ئەمەش بۆچی نەک لەوەی مەکتەبی سیاسی سیقەی بە ئێمە نەبێ، بۆ سەلامەتی مفاوزێ. ئەوەی من تێگەیشتوم و لە کۆبوونەوەکانی ئێمەیە باز ئەکرێت، کۆبوونەوەکانی کۆمیتەی ناوەندی ناوخۆی حیزب و ئەمانە، هەتا ئێستا فعلەن ئەو قسەی کاقوبات لە ناو حیزبی ئێمە ناوخۆ هەمان قسە ئەکرێ کە هەنگاوی باشمان بڕیوە. من جۆم لێ نەبووە، کە لە بینی ئێمە وێشێتیا مشکیلەکە لەسەرەوە بێ کە من چ پۆستی وەرگرم ئەو چ پۆستی وەرگێ نەمبیستوەمە. بەڵام لای پارتی یەکلایی بووە تۆ کە پۆستی سەرۆکی حکومەت و سەرۆکی هەرێم و ئەنجومەنی ئاسایش و وەزارەتی ناوخۆ یەکلایی بووەتەوە پارتی. ئەزانی کاک سامان دیارە تۆ زانیاری لە من زیاترە، بۆ لەبەرەوەی ئەمە وەکو چۆن لە محکەمەیەکە کە هێشتا لە پرۆسێس هەیە. باشە بە جۆرێک بڵێن ئەمەقی پارتیەر نییە، یارمەتیم بە خۆی پێشتر ینی ئەزانی لەسەر ئەزانی یارمەتیم وەکو چۆن کە محکەمەیەک لە پرۆسێس هەیە، هەر قسەکردنێک لەسەر بێتاوانی و تاوانباری ئەو کەسەی کە بێ حکمی لەسەر بدرێ، حاکم حکمی لەسەر بە بەڕاستی لە جێ خۆیانە. بە قەنەعەتی من ئینسان بۆیە مفاوزە ئەکا لەبەرەی لەو پێش بڕیاری مسبقی 100% و خەتی سووری دانەناوە. ئێمە مفاوەزات ئەوە دیارریەکە ئەم پۆستانە چۆن تەوزی ئاکرێن، نەک ئاری لێرە دابنیشێ بە تەعەسسوبیشی حیزبیەوە بڵێ وەڵاگەر ئەو پۆستەنێن بە ئێمە قبوڵمان نییە. ئەمە مفاوزە دیارریەکە، مفاوزەکەش ئیتس ئۆنگۆینگ دەردی ئینگلیزەڵێ بەردەوامە، جارە تاو نەبووە، با تاو بێ و کاتە لەوانەیە هەر خۆت لە خەبەرەکانە بڵاوی کەیتەوە من جۆم دەیبێ. وەڵا خۆوە زانیاریە. بەڵام قسێکی کاک مەسعودەیاڵێ ئێمە قوڵی ناکەین 50 بە 50. ڕاستە. هەنی مەبەستی چییە؟ مەبەستی کاک مەسعود لە 50 بە 50 ئەوەی کە ئەمدی و ئەو دیوی دێگەڵا دوانی سەوز و زەرد، ئەمە دوو حکوومەت یەکێ لە سلێمانی یەکێ لە هەولێر، ئەو 50-50. مەبەستی لە پۆستەکانیش نییە تەنها لە نێوان پارتیۆکی. من بڕوان ناکەم لای کاک مەسعود یعنی پلە و پۆست نەبۆ خۆی، نانە مەبەستم ینی کابینەکە بەس پێکات بێت لە پارتیۆکێتی کە داوایشی ئەوەی کردوتی من نیوادارم لایەنەکانی کەش بێت. بەڵێ ڕاستە، بەڵام آخر سەریکە ئەگەر بوو بە گڕایەوە سەر مۆدلی 50 بە 50 ئیتر حیزبێکی لەگە ئەو پەری ڕێزم بۆ هەموو لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان، بەڵام ئیتر حیزبێکی سیاسی بە قەبارە نەک بەناوڕ بە قەبارە بچووکتر کەمتر مەحەلی لێ عرابامێنێ. ئەوەی کە خەتە سەرچەکان دیارریەکە دوو جونگە سەرچەکەن ئێمەویشێتی بۆیە ئەو 50 بە 50 جەنابی سەرۆگە فەرموێ ئەوەیە کە ئەمدی و ئەودیوی دێگەڵە و زۆنی سەوز و زۆنی زەرد و ئەمانە جانامێنێ بە فعلی ئەمە. وەڵاهی ئەمە هەرچی ئێمە لە ناو حیزبی خۆمانە، ئێمە کاک مەسعود مەرجەعمانە. ئەو فەرموویەتی
کە ئەمە نابێ هەبێ ئێمە قەناعەتمان بۆ بۆچوونە ئێوە هەیە. آخر خۆ هەر ئێوە نین، ینی بۆ نمونە سبەینە یەکێتی لێرە ڕێگری لە کاری حکوومەت بکە ئێ باشە، ینی ئێمەش بۆیە ئەو قسەیەکەین کە ئەوە ڕوونەیە ئەچۆن بۆ یاڵین یەک حکوومەت، یەک پەرلەمانی، یەک هێزی پێشمەرگا، ئەیچۆن یەک هەرێم. آخر هەر لە عەرزی واقع ئەمە ینی ئینە بێت جێبەجێ ئەکرێ بۆ جێبەجێ ناکرێت. پێشتری شەروا گوترا جیاوازیەکەی چییە کابینەی دە لەگەڵ نۆیە بۆ نمونە؟ من پرسیارێ لە جەنا هەرچەند من حەقی پرسیارم نییە وازانم. زمانی ئیتیحادی سۆڤێتی کەس هەبوو بە خەویش بیر لەوە بکاتەوە بڵێ ساڵی 85 کەس هەبوو بە خەو هەر بە خەیاڵ بیری لێ بکاتەوە بڵێ دیواری بەرلینە ڕوخێ، یان مستحیل لە شتی نەبێ هێ ڕوخا. لەبەرەوە هەموو شتێک سیاست فەنی ممارەسەی ممکناتە، هەموو شتێک ممکنە. ئەم گۆڕانکاریانی کە لە ناوچەکەیە ڕوئە کە من تۆزێکم عرض کردی، ڕێکەوتنی ئێران و ئەمریکا زۆر قەزیا گۆڕێت و بە تایبەتی لە عێراقچوونی تۆ ڕێەکەونیا ڕێناکەەوە ئەوەی کێتاوکۆی ساخ خوێندنەوەت بۆ هەبێ. ئەزانی ئەم بە قەنەعەتی من شانسی ڕێکەوتن زۆرە. بەچی ئازانم بەو لێدوانانەی کە من جۆم لێ ئەبێ لە ترامپ خۆی و لەو کەسانەی کە لە کابینەکەیان لێ دەوروبەرین، ئەو قسانەی کە ئیکەن من تا ئێستا جۆم لە قسەی بێ ئەمەلی و ئەمانە نەبووە. زیشکیان زیاتر تۆزە تونتر قسە ئەزانی سەریکە ئەوەش لە چوارچێوەی سیاستایە، چونکە بیرە نەچێ ئێستا یعنی بۆ نمونە ئەگەر رووسیا ئۆکرانیا دابنیشن پاوزە بکەن بۆ فیشەک و تۆپخانە ناوەستی هەر بەردەوامە هەتا ئەو کاتێگەنە نەتیجە. بۆیە ئەم شەڕەورەیەی کە هەیە ئێمە وای پێڵێن شەڕەورەی لە بینی ئێران و دیپلۆماتکاری ئێرانی و دیپلۆماتکاری هی ئەمریکای شتێکی تەبیعیە هەتا ئەو ڕۆژەی کە ڕێکەوە. بەس وەبزەم جوابی پرسیارەکەم مایەوە. زۆر باش. من ئەگەر هەر بێم وسە قسەکانی کاک مەسعود دەڵێ ئێمە ئیتر قبوڵی ناکەین لە عێراق، ینی بەم شێوە خۆێمە سوالکردنین هەم مانگێک فلانە کەس ئیمزای کرد فلانە کەس ئیمزای نەکرد موچەکە دێ موچەکە نایە، ینی هەنگاوی قبوڵی ناکەم چییە؟ ینی بەرامبەر بە بەغدا جارێ بە پرسیارێ بکەین یعنی کورد قبوڵی بکە ئەمە یعنی نەک لە تۆ لە خۆمان لە میلەتی کورد ئەمە قبوڵ بکەین ئەمی هانەیە هەموو مانگەی ئەی چی بکات چییە؟ سەریکە لە پێشەوە جوابی هەبوو معقولە لە وڵاتێکە سەرۆکی وەزیران هەیە، خانمەیەک هەیە وەزیری داراییە، ئەڵێ من واژووی ناکەم. سەرۆکی حکوومەت خۆی بە دۆستی هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان نەزانێ، یا دەسەڵاتی ئەوەی نییە پێی بڵێت چۆن واژووی ناکەیت. ئەمە یەک یا خۆشی شەریکە لەگەڵی خۆی پێ دوێ ئەو واژوومەکە. باش تۆ هەموو مانگێک ئەم بەزمە و پێژێڕن وەکو سوالکە تەعاملی لەگەڵاکەن. باش هەموو کاتێ خەڵکی تری عێراق موچەی وەرگرتووە هەفتەیە دە ڕۆژداری وای هەیە 2 هەفتەیە هەتا ئاگاتە 3 هەفتە هێشتا موچەی ئێرە نەهاتووە. ڕاست باش ئینسان پرسیار لە خۆیەکە ئێمە عێراقین؟ ئەگەر عێراقین بۆچی معاملی ئێمە و خەڵکی سامەڕە جیاوازە؟ باش ئەگەر عێراقینین لێمان گەڕێن بابیر لە چارەنووسی خۆمان بکەینەوە ئەوەی جەنابی سەرۆکا فەرمێ ئێمە قبوڵی ناکەین فعلەن قبوڵی ناکەین. ئەو ئالیە من نەزانم پرسیارەکەی تۆ بۆ ئاڕاستەیە بوو کە باش ئەی قبوڵی ناکەی چیەکەی خۆ هەروایە ئەوەنەوە یا بەدیلە ئەوەیە ئێمە هەندێشتمان بەدەستەوە یەکێک لەوانە ئەوە یەکشانەوەیە لە کابینەکەی سوودانی گەڕانەوەی ئەندامانی پەرلەمانی کووردە دەبغاوە بۆ هەرێمی کوردستان. ئەنجا بە دوو هەنگاو بیرکردنەوە یا ئیشکردن خۆیان تەواوە ئیشکردن بۆ دیاریکردنی چارەنووسی خۆمان. هەنگاوی یەکەم کۆبوونەوەی لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان لە دەوری مێزێک بیرڕاب گۆڕینەوە بە یەکەوە. هەنگاوی دووهەم چۆن ئیشەکە بکەین یعنی تەقسیم بین و تەوزیعی ئەدوار بکەین لیژان دروستکەین هەندێکی بۆ ئەو وڵات هەندێکی بۆ فلان قارڕا هەندێکی لە ناوخۆ
بۆ دراوسەکانمان لەگەڵ ئێران لەگەڵ تورکیا پێیان بڵێن کاکە ئەمە وەز ئێمەیە یعنی ئێستا ئیتر مەجای ئەوە نەماوە کەس گلەیمان لێ بکە بڵێ ئەمانە ئینفیسالین ئێمە ئەوە تا ئەگەر عێراقین بۆ معاملەی عێراقیەکمان لەگەڵ ناکەن ئەگەر عێراقیژین دەوازمان لێ بن نیشتیمانی ئێمەتان داگیر کردووە خوازانێت چەند ساڵە حەقی خۆمانە ڕۆژێ لە ڕۆژان خۆمانی داری نیشتیمانی خۆمان بین ئەخر هەست ناکەی کە ئاری ئیدارەدانەکە ئێمە جۆرێک لە جۆرەکان سەرکەوتوو نەبووین تایە ینی لەوەی کە ئێمە بۆ نمونە نەوتمان هەناردە کرد داهاتی ناوخۆ و نەوت لە ژێردەستی خۆمانە بوو خۆمان موچەمانەیە ئەنی بە ناچاری گەڕاینەوە بۆ بەغدا چێ ئێمەی کرد بە سوال کرد پەرتەوازەی ناو خۆمان ئەوە ئێمەی کرد بە سوال کرد بەس با من یەکشت یعنی بە جەنابە بڵێم ئێمە گرنگە ڕۆژێک بێت وەکو کورد واز لە پارتی وێکێتی و ئەمانە هەمووی بێنە هەر وەکو کورد یعنی جارێکی تر بە حساباتی خۆمان نابچینەوە ئێستا جەناب دەڵێ ئێمە سەرکەوتوو نەبووین لە ئیدارەدانی خۆمان لە ماوەی چەند ساڵە کاک سامان لەنەوە یەکەوت تا ئێستاوە نیە 33 ساڵ ئەو 33 ساڵە لە 94ەوە هەتا 2003 لێ دەرکە لەبە یەک نەبووین شەڕی براکوژی هەبووە باشە 20 ساڵ حسابکەین بۆ 2003 بۆ ئێستا زۆر باش حەز ئەەکەم ئەوەی کە پسپۆرە لە بواری تاریخە بچێ بگەڕێ بە هەموو تاریخی بەشەریەتە چ میلەتێک هەبووە لە ماوەی 20 ساڵە دەوڵەتی نەبێت توانی بێتی ژێرخانێکی ئابووری بە قوت دروستکە و کواڵیتی ژیان ئەوەنە بەرێتە سەرەوە کە بگاتە ئاستی نەک ئەوروپا بگاتە ئاستی بڵێن ئێستای تورکیا چ میلەتێ توانیوێتی ئەمە بکەمە لە واستین یان کواڵیتی ژیانمان یا بژێوی تاک و مەزانمان من ئەڵێم لەو ئاستایانین بەڵام کاک سامان تۆ کاتێ ئەتوانی قسە لەسەر ئەوە بکەی کە ینی ئەزانی چۆنە ئەمەشتی نسبیە وەکو چۆن یعنی تۆ ناتوانی نەخۆشی میوەی پرتەقاڵ مقارنە بکەی بە نەخۆشی میوەی شاتوو ئەم دوشتی زۆر جیاوازن جەناب ناتوانی مقارنەی ئێمە بکەی بە میلەتانی تر ئێمە دەوڵەتمان نییە ئێمە جگە لە وڵاتەکەمان کراوە بە 4 پارچە و لە ناو خۆمانە یەک نین یعنی ئەمە گرنگترین فاکتۆرە هەندێک کەس هەیە ئێمە زۆر جارە قسەیەمان کردو بەس بەداخە و خەڵک هەندێک کەسێک جۆ ناگرێ یعنی باشە من پرسیارەکە لەم 22 وڵاتی عەرەبی ئەمانەی خلیج و ئەوانەی کە وەزعیان باشەوەیش بە سایی نەوتەوەیە و ئیدارەی نەوتەکەش خۆیان نایکەن خەڵکی تر بۆیانەکە ئەوەی ئەمارەی کە لە دووبەی و لەمانە هەیە هیچی هەندەسەی مەدەنی عەرەبی نییە ئەمە ئەومی لە شوێنی ترەوە هاتووی ئەوروپی و ئەمریکی چەند وڵاتی عەرەبی هەیە کە خەڵکی ئەم هەرێمە بڵێ خۆزگە خەریکێوێ من خەڵکی ئەوێ بوومایە چەند وڵاتی ئەفریقی هەیە کە خەڵکیان لە برسا ئەمرێ هەر لە برسا نان نییە بیخۆن چەند وڵاتی ئەفریقی هەیە کە خەڵکی کوردستان ئەڵێ خۆزگە من خەڵکی وڵاتە بوومایە جگە لە وڵاتانەی کە سەر تاپیان لە مادەی هۆشبەرە لاتین ئەمریکا ڕۆژانە لەسەر جادەکان خەڵک ئەکوژرەیەک و پێ بنێن بە مێرولایەوەیە یعنی ئێمە بۆچی با تۆزێک بە واقعی سێری مەسەلەکان بکەین ئاوا بەدهینکردنی خۆی ئەستەکەی جیاوازیەک لە ژیانە هەیە لە هەرێمی کوردستان یعنی دوو تەبەقە دروست بووە ڕاستە تەبەقەیەک زۆر ڕەفاهێت و سەرمایەدارانەژی تەبەقەیەکی لە خوارەوە من قسەکەی جەناب بەناوێکی ترەکەم هەر هەمان مەوزوع ئێمە نەمانتوانیوە نەمانتوانیوە چینێکی ناوەڕاستی بەهێز دروستکەی ئەگەر ئەمە دروست کرد ئەو مەسافەیە نامێنێەوەی جەناب دەڵێ ڕاستە ئێستا هەنێک هەیە دەردی بە فارسیەڵەن کاخنیشین و کوخنیشین ئەوەی لە قەسرا ئەژی و ئەوەی لەژێر کەپرە لەژێر کوخێکایە یا کەپرێکایەمانە ئەوە ڕاستە ئەو مەسافەیە زۆر بووە لە هەرێمی کوردستان بەڵام ئەمە بێ عیلاج بکرێت و من قەنەعەتم وایە یعنی نەکەرمن یعنی ئێمە وەکو پارتی قەنەعەتمان وایە کە ئەم ڕەوتەی لە کابینین وایە دەستی پێکرد باش ئەو ڕوئایی کە مەسرور بارزانی و تیمەکەی بانەیەکەین بەس بەم بڵکی پارتی کە برادرانی یەکێتی ژێک دێتەوە ئەم ڕوئایی کە هەیە
بۆ چاکسازی بۆ دامەزراندنی ژیانێکی خۆشگوزەران بۆ خەڵکی کوردستان داهاتوویشی ڕوونی هەیە بۆ لەبەر ئەوەی چەمکی سەرەکی یا بڵێن ئاواتی سەرەکی خاڵی سەرەکی لە ناو کابینەی نوێە و ئەوانەی داهاتوش خاڵی چاکسازی هەبن کە ئەوە یەکێک لە خاڵەکانی چاکسازی بڵێن عیلاجکردنی ئەم مەسافەیە کە خۆ باسە کرد ئەمەی هەندێک کەس دەستە بژێرنەوانە زۆر نین مەزموعایەکی کەم خوازانێ لە چۆ ئەژین ئەوەی تریش وەزعێکی خراپیە ناڵم لە برسا مردوون لەبەی خەڵکی کوردستانە لە برسا نامێ ئەوێ زۆر باشە ئەگەر باسی عێراق بکەین کاگاری ئێمە بە بۆچوونی جەناب هەڵبژاردنی عێراق کرێ واللهی دەنگۆیەکەیە بۆ کاک سامان دەردی ئینگلیز دەڵێ this is Iraq and this is Middle East ئەمە عێراقەوە ئەمە شەرقی ئەوسەتە زۆر زەحمەتە ئینسان لەسەر ئەو منتیقانەی ناتوان پێشبینی لەسەر زۆر زەحمەتە یعنی مەگەر یەکێک بڵێم چی بتوانێت داهاتوو بخوێنێتەوە ئەجینا بەم تەشکیلایی سیاسیی یا کۆمەڵایەتی کە لە چوارچەوەی دەوڵەتی عێراق هەیە و ئەو مەدارە سیاسیانە ئەو مەوجە سیاسیانەی کە لە دەوروبەری عێراقن کە تەسیری ڕاستەوخۆ و ناڕاستەخۆیان هەیە لەسەر سیاسەتی ناوخۆی عێراق ئینسان ناتوانێت بڵێت 100% هیواداریم بکرێ زۆر باشە من بۆ پرسیارم کە بۆی بێمە سەر و پرسیارەی کە ئێوە هەوڵێکە بوو بۆ یەک لیستی لەگەڵی شێتیە بەڵام وا ئەبینرێ چکە بانیش وادەکە کۆتاییە کە سەری نەگرت بۆچی ینی پارتی پێی باش بوو بەجیا بەشداری هەڵبژاردنەکان خۆی زانی هەردووشی لایانی باش و لایانی خراپی هەیە یەک لیستی و نایەکلیستی بەڵام ئەوەی کەوتە بانی تەواو بێ شەرت نییە لە بری کۆمیسیۆنی عێراق زوو درێژێگا سورپرایزی هەیە بۆ خەڵک مەسەلا بۆیە شێڵە درێژ ناکرێتەوە چێڵیانە باش خراپەکەی چییە بۆ نمونە بۆ لایانی باشی ئەوەیە کە ئەسڵەن ئەگەر لە خودی من بپرسی ئاری باڵێ ئەمەیان نەگۆک و مەسەوی لە قیچوان باڵە ئەگەر لە من بپرسی من ئارەزووەکەم کە هەرچی لایەنی سیاسی لە هەرێمی کوردستان هەیە بۆ پەرلەمانی عێراق بە یەکلیست دابەسێ بۆمە بۆ عێراق و شەڕی نەکەرەوە حیزب نییە نەکەرەوە بۆ یەکجار لە ژیانمانە با ئیسباتی کەین کوردستان لە هەموو شتێ مهمترە لەبەر ئەوە جا باشەکەی ئەوەیە ئەی بۆ ناکریانی بۆ ناکرێ لەبەر ئەوەی تۆ بۆ ئەو مۆزوعش بیل مناسبە تەنانەت لایەنەکانی دەروی پارتیۆکێتیش ڕێ نەکەوتن لەسەر و یەکلیست ئەوە نیە جە سەیری خۆی کێشەکە ئامەیە بەڕاست ئەوە مصیبەتە دوێنێک کاک سەلاحەدین بابەکر میوانم بوو ینی لێم پرسی وتم باشە ئێمە گری ماوتمان پارتیۆکێتی لەسەر پۆست وەمانە ڕێ ناکەن خۆ ئێوە پۆستیش نیەوتی وڵا لەناو ئێمەشە شەڕەکە شەڕی پۆست بۆی کەوتێتی منە بێ سەرۆکلیز بووم یەکێ سەرۆکی و باز نەبم و ینی کاگاری تۆ شتەکە بینی بەڕاستی ئەمانی دەروی پارتیۆکێتیش هەر ینی سێرەکەی جۆرێک لە جۆرەکان ناومێدی بۆ دەکەواتە کاک سامان با ڕازگۆ بین لەگەڵ یەکتریا ئێمە کێشەیەکمان هەیە هیچ عیلاقەی بە حیزبەوە نییە کێشەی پەرتەوازایی میلیمان هەیە ئەوەی کە یعنی لە ناو خۆمانە یەک نین ئەخر خۆمان سروشی خۆمانە وایە کاریگەری دەرەکی لەسەر ئێمە وای لێ ئەکا کە ئێمە بێ وابی بە قەنەعەتی من بەڕێ من دووشتە کە یشیشان زەمکردنی خۆمانەکو کورت حتمما بەشێکی موامرەی نارانی ئێمەیە لێمان نەترسن لە چی ئەترسن بۆی نەبین بە دەوڵەت لە بەروی نارانی ئێمە پێیان وایە بۆ نمونە عەرەب بۆی هەیە 22 دەوڵەتی هەبێ بەڵام کورد حەقی ئەوەی یەکدانی هەبێ مەسەلا ئێستا بۆ نمونە ئێران لە ئێران زمانی ڕسمی فارسیە لە تاجیکستانیش فارسیە لە نیوەی ئەفغانستانیش فارسیە وەکوی سێ دەوڵەتیان هەبێ وایە سەری ئازەربایجان سەری تورکمەنستان سەری تورکیا هەرسێکیان بە تووشی قساکەن باش یەک میلەتی کورد هەیە جارێکراوە بە 1000 پارچەوە ئەوەی پێڕەوان نابینن کە یەک دەوڵەتی خنجیلانی خۆی هەبێ یەک دانە هۆکارەکەی چییە؟ دیسانەوە ئەم بەسراوە بەیەکەوە ئەوەیە کە ناو خۆمان ئێمە یەکنین بەڵام ئەو موامەراتی کە لە ئێمە ئەکرێ هەمووی لە ترسی ئێوێڵە کورد نابێ خۆی ساحبی ماڵی خۆی بێ هەتایە ئەبێ ژێر دەستە بێ ئەبێ کۆیلە بێ ئەبێ سوالکەری ژێر دەسەڵاتی میلەتی سەردەستە بێ کە لە ئێستای عێراق بریتێ لە عەرەب ئەوەیە شانسێومان نییە لەم سەدەیانی کورد هەنگاوێ بنێ بۆ سەر بەخۆی شانس بەدەست خۆمانە شانس بەدەست
من زۆر جارە قسەیەمان کردووە لەوانەی خەڵکی تریش زۆر بەڕێز سیاسی تریژ ئەم قسەی کردبێ سربەخۆیی شتێک نییە لەسەر سینەیەکی زێڕین بۆ بێن بڵێن فەرمو قوربان پێشکەش بێ ئەبێ قوربانی بۆ بێ ئەبێ بیسەنی ئەوە نییە یعنی خێرە پێ بکەن چه وڵاتێک هەیە بە ئارەزوی خۆی بڵێ قەیناکە بام پارچە جابێتەوە لە وڵاتەکەم نیەشتیوە بەستۆ ئەبێ ئیمانە پێ بێ ئەبێ قوربانی بۆ بیت ئەبێ حازر بیت ئازار بچێشی زمینەیەکی بۆ ڕەخساوە لەم دۆخەیە لە ئێستاە ئەمە قەنەعەتی شخصی خۆمە بۆی دوایی لەسەر پارتی نەخەوێت یعنی ڕێی خۆمە هی ئاری هەرسین بە قەنەعەتی من ئێستا ئەگزاکت تایمینگ دەوقیتەشی زۆر باشە کە ئێمە نزیک بین لە یەکەوە ممارەسەی سیاست بکەین لەم وەزع تازەیی کە شەرقی ئەوسەتی گرتوتەوە بیر لە بەرژەوەندیە نیشتیمانی و نەتەوەیەکانمان بکەینەوە ئەوە بخەینە ئەولەویاتی هینی ئەجندای سیاسی بەرنامەیەشی مشتەرەک دابرین بۆ هەدەفە بۆ ئامانجە و بەیەکەوە جێبەجێی بکەین لایەنە سیاسیەکان هەمووی بەیەکەوە ئەم گرێ بەسەی غازیش تاو سەری گرت و هیچ گرفتێک دروست نابێت ئەمە سەری گرتووە هیچ گرفتێ دروست نابێت و هەر کەسێک دائنیشێ 300-400 کەلیمەیە یعنی وتارێک گەنووسێت یا جۆم لە میدیایکی پارتی بوو تێگەرەوەی گرفت بۆمە دروستێکا با ڕوبەڕووی ترام بێتەوە بڵێم چی بەڵام کاکە سامان سەیریکە خەڵکی کوردستان دڵنیابن لەوەی کە ئەو کەسانەی کە دانیشن وتارە نووسن و هەموو ژیانیان لە حاڵەتێکی کەئیبان بۆیە دایم لای ئەوان پاییزە هەورە بە حیاتی ڕۆژ دەرنایەت و هەندێک لایانی خوا سەلامەتیان کە هەندێک لایانی کە خۆیان بە ئۆپۆزیسیۆن نەزانن حەق نییە شت چاواشە بکەن لای خەڵکی کوردستان پێویستە سیقیان بە حکوومەتی خۆیان هەبێ وەکو چۆن تا ئێستا شەڕی لەسەر کردوون لە بەغا ئەم چەرمانی ئەخیر موچەکە بەڕەغمیەوەی کە دواکەوتوە هاتووە بۆ ئەمەشیان دڵنیابن کە ئەمە خێری بۆ هەرێمی کوردستانە بێ ئاریەسین بەرپرسی لە پێچواری پارتی دموکراتی کوردستان زۆ سپاس بۆ ئەمەدە سپاس بۆ زۆ سپاس بۆ ئێوەش کە تاوەکۆسا بینەری بەنامەی هەڵبستان بەخواتان